بە بەبراوی 50 دلار کارتی مۆبایل تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سبسکرایبی ئەم کەناڵە بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ بردنەوەی 50 دلار کارتی مۆبایل. کاتێک کەناڵەکە دەگاتە 70,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا و کارتەکان بەسەر 5 کەسیشدا دابەش دەکات. ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەروەها کەناڵێکی زۆریش جوانە، هەمیشە لایڤ ڤیارەکانی تێدا دەکاتەوە. دڵنیابن لە سبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. لە جیهاندا چەند خواردنێکی نائاسایی بوونیان هەیە کە بۆ هەندێک کەس زۆر سەیرە و بۆ هەندێک کەسی تریش ئەو شتە خواردنێکی ئاساییە کە لە بەشێکی جیهان شتێکی قێزەونە و بەپێی جیاوازی شوێنەکان بیر و ڕاکانیش دەگۆڕێت و ئەگەر لە کاتی سیرکردنی ئەم ڤیدیۆیەدا خواردن دەخۆی ئەوە باشترە نەیخۆی یاخۆ دوای خواردنەکە تەماشای ڤیدیۆکە بکەیت، چونکە ئێستا چەند خواردنێکی زۆر نائاسایی دەبینی کە لە جیهاندا دەخورێن. ئەگەری هەیە پێی تێک بچی و زۆربەی هەرە زۆری ئەم خواردنانە بێزگەلەوەی کە لە وڵاتە جیاوازەکانی جیهان بوونیان هەیە بە هەمان شێوە لە وڵاتی چینش دەخورێ، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدیۆکە بکەین. خواردنی شەمشەمە کوێرە چی لەوە سەیرترە کە شۆرباوی شەمشەمە کوێرە ببینی، لەگەڵ ئەوەی کە شۆرباوی شەمشەمە کوێرە هۆکاری سەرەکی بووە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە ڕۆژانە دەبینین بە تەواوی ژیانی خەڵکی لە ناودەبا. ئەڕۆینە باشووری سیلاویسی ئەندەنۆسیا کە شۆرباوی شەمشەمە کوێرە زۆر بربڵاوە، دەڵێن کە تامی وەکو تامی مریشکە، بەڵام بە تەواوی شتێکی جیاوازە و بازاری تایبەت هەیە بە گۆشتی شەمشەمە کوێرە و چەندەها زۆری لێ دەفرۆشرێ و بە قەبارەی جیاواز کە تایەتی دەگاتە نزیکەی 3 پێ و هەمویان لە دارستانەکان ڕاودەکرێن و لەو بازارەدا ڕەوازی باشیان هەیە و بە تایبەتیش لە وڵاتی چین کە ڕەوازەکەیان لە ڕادە بەدەرە. مشکی برژاو با بە خێرایی ئەوە تێبپەڕێنین بەر لەوەی گەدەمان تێک بچێ. ئەگەر وەک زۆربەی خەڵکی بیت ئەوە ئەو دیمەنە شتێکی نەخوازراو دەبێت لەلات. هەموو مشکەکان خۆڵ و خاشاک دەخۆن و ڕشک و ئەسپێیان تێدایە و ئەوەش زانراوە کە چەندان نەخۆشی و ڤایرۆس هەڵدەگرێ. بەڵام شتێکی سەیرە، لە هەندێک شوێن مشکەکان ناکوژدرێن بەڵکو دەیان خۆن. لە وڵاتێکی وەکو ڤێتنام و کەمبۆدیا بۆ نمونە دەتوانی لە زۆربەی چێشخانەکان مشک بدۆزیتەوە و لە وەرزی ڕاوکردنی مشکدا بە ڕێژەیەکی زۆر دەخورێت و مشکەکان پارچە پارچە ناکرێن بەڵکو بە یەک پارچە دەیان برژێنن دوای خاوێنکردنەوەی ناوزگ و هەناویان و لێکردنەوەی پێستەکەیان. خواردنی سەگەکان ئەو کەسانەی سەگیان خۆش دەوێت زۆر لەوە ناڕەحەت دەبن کە تا ئێستاش سەگەکان وەکو خۆراک بەکاردێن لە زۆربەی وڵاتانی جیهان کە وەکو شۆربای برژاو و لێنرا و پێشکەش دەکرێن بەبێ بەفیڕۆدانی یەک پارچەیان. ژەمەکان ئامادە دەکرێن بە تێرخوێکردنیان و دواتر وشککردنەوەیان و ئەو شێوازە دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی کۆن کە بڕوا وایە چەوری سەگ بەکاردێ لە چارەسەرکردنی ڕۆماتیزم. ئەوەش بزانن کە فیستیڤالێک هەیە بۆ گۆشتی سەگ لە شارێکی چینی بەڕێوە دەچێت لە ساڵی 2010. ئەو فیستیڤالە دەنگدانەوەی زۆر بووە لە سەرتاپای جیهاندا و هاواری سەگەکان دەربڕینی ئەو ئازارەیە کە سەگەکان هەستی پێدەکەن کە سەگەکان باش دەکوڵێنرێن بۆ باشترکردنی تامەکەیان کە هەموو ساڵێک زیاتر لە 10,000 سەگ دەکوژرێ و بەرهەمەکانیان لەو فیستیڤالە بەهۆی ئەوەیە کە خەڵکی زۆر بۆ خۆی ڕادەکێشێت. پەنیری کرم ئەگەر مشکی برژاو کەمە بەڕای تۆ ئەی ڕاچیە لەسەر پەنیری کرم، بەڵام ئاگادارت ئەکەمەوە ئەوە پەنیرێکی ئاسایی نییە بەڵکو لە ڕاستیدا زۆر مەترسیدارە. ئەو پەنیرە لە ساردینیا لە ئیتاڵیاوە دێ و بە کازۆ ماتسۆ ناو دەبرێ کەواتای پەنیری بۆگەنە، بەڵام با ئەوەت پێ بڵێم زۆر خراپترە لەوەی کە تۆ بیری لێ دەکەیتەوە کە ناوەکەی پڕاوپڕە لە کرم و قەدەغە کراوە بەهۆی مەترسیە تەندروستیەکانی. ئەوانەی خواردویانە دەڵێن تامێکی تایبەت و نەرمی هەیە
و دەبێت لەگەڵ کرمی زیندوو بخورێ کە لە ناو پەنیرەکەدا زوڵە دەکەن لەگەڵ ئەوەدا سەندان تێبینی سەلامەتی لەگەڵدایە کە یەکەم دەڵێ پێویستە بە چاو داخراوی بخورێ لەبەر بینینی کرمەکان نییە بەڵکو کرمەکان دەتوانن باز بدەن بۆ ناو چاوت و دووەم زۆر گرنگە کە بە باشی بتزاورێ چونکە ئەگەر بێت و هەموو کرمەکان نەکوژیت لە ڕێگای پانکردنەوەی بەددان ئەوە دەتوانن لە ناو جەستەدا بژین و کوون بکەنە ناو کۆ ئەندامی هەرسوو ڕێخۆڵکەکانت. باڵۆت خواردنی مراوی برژاو شتێکی ئاساییە و هەروها خواردنی هێلکی مراویش ئاساییە بەڵام ئەگەر هات و هێلکەکە بەسکەکەی گەشەی کرد ئەبێتە شتێکی قێزەون بەڵام ئەو شتەی ئێمە بە قێزەونی دادەنین لای هەندێک کەس ژەمێکی زۆر خۆشە. ئەو خواردنە فیلیپینیە ئامادە دەکرێت لە ڕێگای هێشتنەوەی هێلکەی مراوی بۆ چەند هەفتەیەک و لە دوای 3 هەفتە ئەکوڵێنرێت و پێشکەش دەکرێت کە ڕاستەوخۆ لە هێلکەکەوە کۆرپەلەکە دەخورێ بەڵام مەترسە ئەو خواردنە مەترسیدار نییە چونکە ئەوەی کەسەکە دەیخوات تێکەڵەیەکە لە هێلکەی مراوی کە کالیسیۆم و پرۆتینی زۆری تێدایە و هەروەها پارێکی زۆری تێناچێ ئەمە ژەمێکی گرانبەها نییە بەڵکو خواردنێکی خێرایە دەتوانیت لە هەر شوێنێکی ئەو وڵاتە دەستت بکەوێت بەرامبەر $1. ماسی زیندوو ئەگەر حەزت لە خواردنی فرێشە ئەوە پێویستە ئەو ژەمە خۆراکە ژاپۆنیە تاقی بکەیتەوە کە ناوی ئەلیکاتزۆدیە کە ماسی پێگاتی سەرەکی ئەو ژەمەیە دەتوانی شتی تریش بەکار بهێنی وەکو هەشپێ و ڕۆبیان ئەوەی کە خاڵی هاوبەشیانە هەمویان لەسەر قاپەکەت ئەجوڵێنەوە لە کاتی خواردنیان سەرەتا کڕیارەکە خواردنەکە هەڵدەبژێرێ لە حەوزەکەوە دواتریش شێفەکە خواردنەکە بە زیندوی ئەخاتە سەر قاپەکە لە بەرچاوی کڕیارەکان کە هێشتا دڵی ماسیەکە لێدەدات. کام لەم خواردنانە زیاتر تۆ پێی تێک چویت ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بگا بەدەستان و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.